بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان جەژنتان پیرۆز بێ و یاخوام و ڕۆژێکتان هەرجەژن و خۆشی بێ. بۆ ئەم زارە هاتووینەتە ماڵی یەکێ لە دکتۆرەکان پزیشکەکانی شاری هەولێر، ئەویش دکتۆر سعید توتمەییە. ئەم مامۆستای زانکۆیە، ئەم پرۆفیسۆری یاریدەدەرە. با بزانم ئەو لەگەڵ جەژنا چۆنە و چ یادەوەریەتیشی هەیە لە جەژنە و جەژنی کۆن قەدیم با بڵێین چۆن بوو و ئێستاش پەیوەندی کۆمەڵایەتیەکانی چۆنە و بۆ ئەم جەژنەش خۆی ئامادە کردووە بۆ قوربانی. ئێوە لەگەڵمان نابن، دەچینە ماڵی دکتۆر سعید توتمەیی. بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ و یاخۆ جەژنتان پیرۆز بێ و ماڵتان هەمیشە ئاوەدان بێ و هەمیشە دڵتان خۆش بێت. خۆشەویستان، ئێستا ئێمە لە جەژنی قوربانین. بۆ ئەم جەژنە هاتووینەتە ماڵی دکتۆر سعید توتمەیی کە مامۆستای زانکۆیە و پرۆفیسۆری یاریدەدەرە. جا بە قسە خۆشەکانی ناوبانجی دەرکردووە بە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی. جا ئەمنیش هاتیمە کنیە و ڕۆمێوانی ویمە با بزانم چ بەسەر هاتەچی خۆشیەیەکە لە جەژن دکتۆر بۆمان بجێڕێتەوە بۆمان باسکە و ئێمە و ئێوەش بێکەوە بیسەر و بینەری قسەکانی دەبین. دکتۆر جان سەلام عەلەیکوم، یاخۆ جەژنتان پیرۆز بێت. یاخۆ بەخێر بێن سەر و سەر هەردوو چاوان. جەژنی هەر هەمووان پیرۆز بی، خوای گەورە تاعەت و عیبادەتی هەمووانی قبول کردبی. ئەو جەژنەش ببیتە جەژنی خۆشی و جەژنی لە ناوچوونی زوڵم و ستەم و خوای گەورە ئاوڕەکی لەو موسڵمانانە بداتەوە کە لە تێکڕای جیهان لە ژێر زوڵم و ستەمدان، بە تایبەتی برایانمان لە غەزە، لە ڕۆژ ئاوای کوردستان، لە باکووری، لە باشووری، لە ڕۆژهەڵاتی، لە هەر جەیەکی دنیا مەبەست ئەوە نییە کە کابرا کوردیان عەرەبە. زوڵم لە هەموو کەسێک، ینی هەر شتێکی ناخۆشە ئینسان دەبی پێی ناخۆش بێ. ئەوجا هیوادارم ئەو جەژنە ببیتە جەژنی سەرکەوتن. بەوەی دەست پێ دەکەم جەژنی قوربانە بە قوربان، نۆبەتی قوربانیە بۆ تۆ قوربان بە قوربان، گیانی من قوربانتە. دکتۆر جان بە شەعر دەست پێ دەکەی، لەگەڵ شەعرا چۆنی؟ لەگەر شەعر وەڵا بینم خۆشە. بینت خۆش؟ ئەرێ وەڵا بەخۆشم ناوە کەمە دەستکاری ینی شەعر نووسین یەکەم نارێ شاعرم، بەس هەندێکشی شێ ئەینووسم و هەندێک شتێ جار هەیە تەنزە، هەندێک جار هەیە لەسەر قەسیدەی شاعیرەکانی دیکە دیوەکەی دیکە وەرەگرم، ینی شتی ئەو بابەتانم هەیە و هەندێکی بڵاوکراوە هەیە و هەندێکیشان هەر دەسنووسن و ئەگەر بزر نەبن. زۆر باش. دکتۆر سعید توتمەیی پزیشکی ددان و نەشتەرگەری دەم و ڕۆژەولاک. دکتۆر جان با بزانم مهونەکەت تۆزی قورسە و دەشبینم ئێستا ماشەڵڵا قۆز و کەشخە یاری لەگەڵ ئەم جلە کوردیانە و لەگەڵ کاری پزیشکیە چۆن ئاوا سەلیقەت یەک دەگرێتەوە؟ چاوت جوانن، چاوت جوانە. سەلامەت یاخۆ، سەلامەت. عمرێکم هەیە الحەمدوللا، مالیت 79 یعنی ئەوە 46 ساڵم. میهنەی پزیشکی وایە میهنەکی پیرۆزە، ئینسانیەتەکەی ساف بی کە ئەیکا زۆر گرنگە. جلی کوردی لەکنە منیەکە کە لەو جلانەی کە پێم خۆشە، پێی مرتاحم لە گەری شانازی پێوە ئەەکەم و زۆربەی زۆری کاتەکانیش پێنجشەم و جومعان بە زۆری بەجلی کوردیمە، بە زۆری زۆر بەجلی کوردیمە. دکتۆر ئێستا جەژنە سەردانی چێ زۆر دەکەی؟ جەژن ئێستا باسی ئێستا بکەین، لەبەرەوەی پێم خۆشە بڕێک باسی ڕابردوش بکەین. دەچینەوە ڕابردوو با بڵین بەس با لە ئێستا دەست پێ بکەین. لە ئێستا من ئەو کاتی لە گەرماری بابم لە تەنیشتێک دەبووین ئەوە تەواو هەر لە گەرماری بابم. ئێستاش مەسەلەن کەمەک لێک دوورین، ئەوان لای پێنج حەسارۆکان، ئەم لەو لای مەلای برین هەولێری نوێ لای سێبەردانم. نوێژی جێژنە ئێستا حالیان لە مزگەفتی گەورەی سێبەردانەکەم، زۆرم پێ خۆشە، هەر لەبێ مرتاحم. هەر نوێژم کرد یەکسەر شەوەکەی تەبعاً برێن خێزان و براژنەکانی دیکەم، ئەمە چار خوشک و چار براینە، خێزان و براژنەکانی دیکەم بەوەی حکمیەوەی ئەمن برای گەورەمە. هەر سێ براژنەکانی کردنەگەر خێزام لە ماری باب من داکم نەمایە بە ڕەحمەت بی لە 2011 وەفاتی کردیە. ئەچنە وێن دەرێکە شیوی جێژنەی لێ ئەنێن هەروەکی جاران، یعنی هەر عادەتی قەدیمی خۆیتنی کوردەواری شیوی جێژنەی لێ ئەنێن و برنج و مەرەگەیە و گۆشتە و فاسۆلیە و قەیسیە و یان ئەو مەرەگانێ و نانی سبەینان دەگە باویە خۆین، هەتا شەوێ ئەمە هەموو هەر لە لای باویە بین، هەر چار برامان هەر لەوێ ئەبینجار هەیە هەتا 11 شەوێ میێوان دێن. بابم خواتەمەنی درێژ کات، ینی الحەمدوللا باشە، هێشتان لەسەر تااقەتە، مال 37
و کەسێکی بێدەخلیش بووە هەموو خەڵک ئەیناسی ینی من ئەگەر هیچ هەبم چاکەی داک و بابمە حتا شەوەکەی شەوی لۆ ڕۆژی دووەم پەرتە بن هەر کەسە و لە لای مارە خەزورانە چی ڕۆژی دووەم ئەتوو لەگەڵ مارە خەزوران چۆی کە باست کرد لەگەر مارە خەزوران باشمەمە ینی غەیری برێم خەزاوە و خەزورایەتی برادەریشن ینی بەڕەحمەت بی نەخەسووم نەخەزورم نەمایە ناوەیان بەهەشت بی بینم زۆر خۆش بوو دەگە هەردووچیان ئێستا برای گەورەی خێزانمە کاک خۆشەوی ینی برێن وەچی ماری گەورەیە لۆوان لۆ هەموو برایەکانی ویش یاچین سەرەکی لەوانە دەین علااقاتی ئیجتیماعیم باشە ینی تازیە و شین و شای و کوردگۆتنی هەمووزار لە کوردەواری قسەکە بوو یان گۆشین و شایی لە ئاوایی بە تێکڕایی دەستەوایی یعنی دەبی شتەکان ئەو هابن ینی ئەگەر ئەتوو لە ناخۆشیەک و لە خۆشیەک دەگەر خزم و کەس و دەوروبەری خۆتدانەبی کەس پێ نایستە بە هەشتێک کاکە وەنیا جاکاک دکتۆر هونەرە لەم سەردەمە ئاوا پەیوەندیت بەهێز بێ جاکاک دکتۆر وەبی زۆر وردی نەکەمەوە بەڵێ بابزانم قەدیمان لە منداڵی کاک دکتۆر ئەو کاتی جێژنەکانی چۆن بەڕێ دەکرد وڵی خۆش جێژنی مندارین یعنی ناخۆش بوون لۆ ناخۆش بوون ئەمە لە توتمەی بووین توتمە و وەختی لانکەی شۆڕش و کوردایەتی و ئەوانە بوو کە ئێستا ئەرێن بەداخەوە ینی بەو شێوەی خزمەتی ئەو خەڵکەی نەکرا زۆر ناخۆشە قسە ئەتوانم برێم هەتا پێشی ڕاپەڕینی جێژنێکی وام نەدیتە یعنی من موالید هەفتانەوەمە برێم هەتا نەک تا پێشی ڕاپەڕینێ هەتا چیمیای لە لای مەدا 16 مانجی چاری هەشتا و هەفت کە چیمیای لە توتمە و بالیسان و شێخوەسانیدا لە توتمەشیدا بەس لە توتمەی کەس پێ شەهید نەبوو نۆ قومبەلێ لە نێزیک ماریمەدان هەتا ئەو کات دەتوانم برێم جێژنەم نەدیتە بوون یعنی هە لە ناو شەڕ و شۆڕی بووین لە پاشەنجینە جێژنم دیتینا یعنی جێژنەی منداڵی شاری و منداڵی برێنەمە وەختێن گۆ منداری هەولێرە شاری شار لەکەمە بەس هەولێر بوو باسی هەشتایەکانەکەم جێژنەی وان خۆش بوو یعنی تەلەڤیزیۆن هەبوو کارەبا هەبووم هیچ ئەو شتانەمان نەبوو رادیۆ نەبوو ینی با فکرم دێ ینی بە فکرم دێ بابم رادیۆی هەبوو لەوانەیە زۆر کەس رادیۆی نەبوو بابم ئێستا ئەجێڕێتەوە تەنها لە گوندی بەسماری ئاغای رادیۆ هەبوو کەسی دیکە رادیۆ نەبووە تەلەڤیزیۆن لە هەشتایەکان یەکەک هەر کەسێکی گوندی بوو مۆلیدەکی هینا کابرایکی زۆر بیرکراوە بوو مۆلیدەی لە توتمێدانە لە هەشتایەکان تەلەڤیزیۆنیش خەڵک تەلەڤیزیۆنی کڕی هەر مارێ گلۆپە چی ڕاکێشاب ینی کارەبایی خۆمانە بە مۆلیدەی لەوێ لە توتمێ هەبوو هەشتایەکان باسەکەم ئەو هابوو یعنی ئەوجا بێمە سەر ئەوەی کە منداڵیمان کوو بووە لەوێن دەرێ لە ناو گوندی وانە دۆشکە لە ناو گوندی بوو دۆشکەی مەسەرەن ئی پێشمەرگا لەسەر قەراتی ماری ئاغای بوو کە تیارەدا دۆشکە تەقەی لێ ئەکرد ئەمەش مندار بووین گەمەمان بەچ بوو خۆوەکی شاری هەولێرە نەبوو گەمە شتمان هەبی بکڕین بە قەوانە دۆشکە و قەوانە بیکەیسی و فیشە کووانە بوو ینی ئەوە گەمەیمە بوو یعنی هەر تیارە ناڕۆیش بە فکرم دێ جارەکێ چووم لە ماریمە نێزیک بوو ناو گوندی بوو چووم قەوانە دۆشکان هەرگرمەوە دەستم دایە گەرم بوو دەستم سۆتا کابراایەکە ناوی وەها بوو ئێستاش لە ژیانمەیە بۆتی سعید بڕۆ ئێستا تیارە ئەگەڕێتەوە وعدم لێ وەرگرت کە هەندێک قەوانە دۆشکانم لۆ هەرگریەوە ئەوجا ئەم نەڕۆم یعنی گەمەیمە بەو شتەی بوو ئەوجا لە شاریش مندار دیار بوو گەمەیان بەچی بوو سێوە و مێوێکی جوانە و ترشە و شیرنە و هەرزانە و ڕۆژێک چوومە ناو باخان دەستم بر بۆ ناو پەلکە دەسێوێکم هاتە دەست و لێم کردەوە بە ئاسان و ئەوانە بوو گۆرانی مەشت بوو ئەمە ئەوها فێرکرابوون ئەوها جۆشکرابوون ئێستاشم بە فکرەوە گۆرانی منداریمە بۆ زمانی ما چۆن بوو ناوم کاکە سابیرە تفەنجی دەستم سێتیرە ناخۆم سەمونی عسکەری ناوی پڕی هەویرە یعنی ئمە لەو کاتی ئەوها گۆش کرابووین کە دەبی دژی بەعسبین یعنی وەڵڵا هەتا چیمیای لێدا ئەمە ڕۆیشتین تەرحیل کران چوینە ئوردوگای شکارتەی کە ئەیانگۆ جاش ئەمن وا مەزانی جاش کلچی پێوەیە ئەوە لە ناو هەست و هۆش و بیریمە بوو کە ئێستاش ئەچیەوە گوندانە خزمەتێکی ویان نەکرا ینی بەو نوعی پێگەشت لێ ئەتوانم برێم جێژنی خۆشیم نەدیتە لە ئەوەی لە پێش لێدان و پێش ڕاپەڕین شتێکی دیکەی جێژنت لەوە ئەجێڕمەوە سبەینێ جێژنە بوو ئەمە بە ڕۆژی بووین بە فکرم دێ پۆلی دوو بووم چەندی دوی سێوی ابتیدایی بووم لە ئوردوگاش کارتەی بووین لە ئوردوگا زۆرم لێکان بووین 16 پێنجی هەشتا و هەشت بووە کە سارێک پاش چیمیا لێدانی سارە کوشتێک پاش لێدانێ بالیسان و شێخوەسان و توتمە و دەوروبەری ئەوانە لە ئوردوگاش کارتەی بوون حکومەتی گۆڕبەگۆڕی بەعەس چیمیابارانی گوندی خەتەی کرد گوندی وەرەی کرد ببوورە گوندی وەرێ کە سبەینێ جێژنەیە دەیان خەڵک لەوێن دەرێ کە شەهید بوو کە خەڵکی گوندی وەرێ و خەڵکی گوندەکانی دیکە و خزم و کەسی مشتێدا بووی گوندی توتمەشتێدا بوو ینی ئەمە جێژنەمان ئەو هادیتە ئەو توانم برێم
یعنی ئەوەی کە بە فکرم بێتەوە لە دوای ڕاپەڕین مەسەلەن بڕک جێژنانن دیتبی و مندارەتین کردبی ئەگەنا منداریمە هەمووی هەر لە ناو ڕەبیعە و لە ناو کونە تیارە و لە چیای بووە و بە شەوداتینەوە ناو گوندیویان ناو باخچەی بە ڕۆژیش ئەچوینە دەرێ ئەچوینە چیاو ئەوانە لە ترسی تۆپ و تیارەی. زۆر باش. ئەی خۆشیەکانیشم کەمە گلوب جێڕۆ دکتۆر وەڵی هەفزاوە ناخۆشیەکان بوون خۆشیەکانیش ئیدی دوای ڕاپەڕین مەسەلەن برێن ئەو کاتی تەمەنێک مامڕەکە ببرێن ئەبی کە 8 ساڵ 12 ساڵێک ئەوها ینی ئەو کاتی جەژن سادە بوو جەژن زۆر خۆش بوو خەڵک لەگەر یەکدی تەبا بوو ینی دینارەکە تۆرە گرت جەژنانە ئەچویە دوکانێ شتەکەت ئەکڕی دڵت زۆر پێخۆش بوو و ئەو هاش نەبوو هەموو جێژدانە توبێ جلک و بەرجی بکڕی لەوانەیە لە ساڵێ بمانتوانی با جارێک جلک و بەرجی بکڕن یان لە 2 ساڵ جارێک جلک و بەرجی بکڕین ینی ئەو هابوو بەس چ بوو ژیانی خەڵکی هەمووی وەچی یەک بوو. بە تایبەتی لە جێژنە ئەنگۆ درتان بە شتێکی زۆر خۆش دەبوو. وەڵاهی دڵمان بۆی خۆشە بوو کە جێژ نەدات ینی چکولاتێک هەبوو شتێک هەبوو ئەویش کەم بوو کاکە چکولاتیش کەم بوو ینی گرانی بوو ینی ئەوانی کە بە بیریتیان ینی لە دوای ڕاپەڕین گرانی بوو هەتا نەفت بەرامبەر خۆراک ڕۆیشت هەتا برێن 96 و 7 ئەوانە ئەگەر ناگرانی بوو دینارێکیانە دای ئەچوێ دوکانێ کێکە بیبسیەک ساردیەک شتەکەت خوارە باوە ئەو کاتی درمان ئە بەو شتانە خۆش جێژنانە دوور نەدەگرت جێژنانە ئەو کاتی لەبەرەوەی فەقیری بوو تەنها ئەوە هەبوو کە داکو و بابی خۆت جێژنانت بداتێ گەر ناکەم هەبووە خەڵک زۆر فەقیر بوو ئەو کاتی یعنی جیران و دەوروبەر وەکو پارە جێژنانەی بداتە منداری جیران و دەوروبەری ئێستا خۆش ئێستا مندار کاکە ئەرێ ئیسۆرمەوێ یان مەسەلەن ئەوەمەوە یان مندارێستا ئەوە لێ ڕاهاتینە ئیسۆرەکەی ئیسۆرەکەی دکتۆر جا پێی دەڵێن بتڵەخینیش ئەو پێرم بتڵەخوینەوە ئەوم نەزانیا ئەوجا جێژنانە ئەو هابوو لە گوندی جێژنانە چدا ئەندرا ئەو کاتی گوڵە بە ڕۆژ هەر ئی خۆمان مەسەلەن سۆرە کراوە هەر بەرهەمی خۆمان بوو نۆک و یان ئەوە لە جیاتی سەرەزاتوانەوانە و برێن فستەق و میوە و ئەو شتانە دانەی ئاجەژن لە چ کاتێکی و بەشتی ئەو کاتت هەبوو یعنی ئەگەر هاوین بە لەوانەیە هەندێک ترێ و هەنجیریشیان دینە ئەگەر زستان بە مێوژ لەتکە هەنجیر لەتکە سۆرێک ستارێن ئەو شانە چنە کاکە ئەوانە داتن وەختێکی عادەتە کە بوو جغارەدا ئەندرا لە جێژنان ئێستا بە فکرم دێ لە ئیعدادی بووم زەملە لەم تەوەستەی بوو مەبزام لە ئیعدادی بووم عادەت بوو سێچا پاکەتە جغارە لە ناو سنگێکیدا ئەندران و جغارە تەوزیعکراکە داتنە جێژنانە و چکلات تەوزیعکراوانە و ئەم بە فکرم دێ جارێک لە مارێ گوتم جغارەی دانانێن گوتیان کۆبی عیبە تم جغارە خراپە کاکە گوناحە خراپە لۆ سحەتوانە ینی ئەو باگراوندە ئاینیمان هەبوو الحەمدوللا جغارەم دانەنا لە مارێ ینی وەچی کوبری وەچی شۆڕەشەکی بوو کە خەرە کاتە مارێمە جغارە دانێت لە گوتیان چ بکەین گوتم شتێکی دیکە دانێت یعنی شربەتەکی ئەو وەختی شربەتی هەناری نەبوو شربەت بە سرکەیەکرا شربەتی سرکەی زۆر خۆشە شربەتی سرکەی دانێن مەسەلەن گوڵە بە ڕۆژەی دانێن مێوژی دانێن لەتکە هەنجیری دانێن ئەو شتانی کە لە کوردەواری هەبوو شتێکی ئەو بابەتانە دابنێن چکلاتی دا بەسووتری شەوانە ئەو جاوم بفکردێ مندار بووم یعنی ئەو شتم کرد جارەکیان دکتۆر جان دەستەکانت خۆش بیاخوا خۆش بیاخوا دامادم بەها بیرەوەریت ماشەڵڵا باشە دەبا بزانم هیچت لە بیرە بابی خۆت لێ جێڕابیەوە پێشتر قەدیمەن جێژنان چ دەکرا قەدیم جێژنەکو بوو بابم ئێستاش لۆ مەجێڕتۆ تەمەنی درێژبی ئەیگۆ کوڕم جێژنان هەموو کەس خواردنیە بردە مزگەفتێ هەموو کەسی خۆی دەبرد هەموو کەس خواردنی خۆیە برد ئەم بە فکرم دێ لە گوندی لۆ جێژنەی نا لۆ تازیان نابوو ساحب تازیە شیوی لێ بنێ کە ئەوە شتێکی کوردەواری زۆر جوانە کە ئەسلەکەشی لە چاتی لە دینی ئیسلام وەرمانگرێت کە دەبی شانازی پێوە بکەین یعنی ئەمن سەدان جار بە خۆم سینیەشیوم بردێ لۆ باوی خۆم هەر کەسە ئەوە ئەگە میێوانیش دار زیاتردا ئەندرا مەسەلەن خەبەرە دراوە میێوان زۆرن ینی شیو بەس بەشی نەفەرێکی دامەنێ بەشی 4 کەس 5 کەسی دانی هەتا ساحب تازیە شیوێ نەکە ئەو جا ئەچووی لە پشت مزگەفتێ ڕائەوەستای ئەوها لە پێش دەرکەی مزگەفتێ هەتا شیوە خوڕە بەس مهم بوو لێ نەگەڕێی قاپ و پەرداغ و دۆلکە و ئەو شتانت لێ بگۆڕن یعنی کە ئەچیوە ماری عقوبیانە دای دەبوو ئەوانت بە تەواوی نابانەوە ئەو جا ئی قەدیم بابم کە ئیجێراوەی گۆشتی و ئەچوە مزگەفتێ خەڵکیش فەقیر بووە ینی کات هەبووە لەوانەیە خەڵک گۆشتی نەبوو بی لە جێژنانیش بکڕی ینی کات هەبووە ئەوها مامۆستا مەلەحمەدی توتمێ بە ڕەحمەتێ بی کە هەر بنعامی مەیە گۆتی جارێک بڕیاریدا گۆتی کەس گۆشتی نینیتە مزگەفتێ لەبەرەوەی ئەوەی هەیتی و دەورەمەندا گۆشتی هەیە ئەوەی فەقیرە جی بەخواسۆتێتەوە یعنی خەڵک ئەوها بۆ کۆمەڵایەتی لەگەر یەکدی داکەم بە ڕەحمەتی بێجراوی گۆ مامۆستا مەلەحمەد بە هەموو ماری گوندی دادات یعنی وەچی چیژی خۆ وانەی تەعامل لەگەرەکردن چیژم کوی ئەدی
برنجیش و هەیە ساواریش و هەیە نۆچیش و هێشتیش و هەیە زەخیرەشت و هەیە وانە خەرک ئەوها بووە ینی مەلا لە گوندی ئەوها بووە و ئەوش بە تایبەتی کەسێکی زۆر ناندەر و تێکەر و کۆمەڵایەتی و ساحبدی و خانوانە بووە وزا قەدیم لە گوندی ئەوها بوون لە قەدیمتر پێشیمە مەسەلەن بەو جەبابێمە باسی خۆمان کردە مادی هەندێک شەوی پێشی جێژنەیان جێڕەویان گۆشاییەکرا بەس شاینەک ئەو شای ڕەشبەرەکی ئێستا ئەی چۆن بوو شایەکی مەسەلەن چێ پیا و معقولی گوندیە چی ڕدێن سپیوانێ داتن لە جێیەکی خۆشی و دڵخۆشی و قسەکردن و سوعبەت و هەندێک شتی کوردەواری خۆشیانە جێڕاوانە و نەک ڕەشبەرەکی بکرێ بە فکرندەیان گۆ لە جێیەکی ڕەشبەرەکی بکرێ هەتا چل ڕۆژی غەزەب لەو جێیە باری ئێستا نەک ڕەشبەرەکی هەر دنیا هەموو بووتە ڕەشبەرەکی کاکە نەک لە جێیەک ڕەشبەرەکرێ یعنی نەدەکرا لەوێ ناکرا ڕەشبەرەکی لە هەندێک گوندانەکرا ئێستاش لە قەدیمەکان لە قەدیمان بە فکرم دێت وتمە ڕەشبەرەکی لێ ناکرا نازانم لە چ کاتێکی یەکەم جارکرا ئێستاش خەڵک باسەکە زەبت نازانم لە چ کاتێکەکە یەکەم جارکرایوانە کە خەڵک زۆر ڕچی لێبووینەوە و بەخرا باسی کردینەکە لەو گوندەی کوێبی تا ئێستا ڕەشبەرەکی نەکرای کوێبی ئەنگۆ قەید و قیودی بشتێنن شتێک هەبوو لە گوندی کە مۆرچی جێژنانەی پێوە دیار بوو زەمانی مەش هەرما بوو برێن مەدینە ئەلعاب نەبووی هەولێرێت و بچی سواری لەیلوک و چەرخ و فەلەق و ئەو شتانە بێ ئەو شتانە نەبوو ئەی چی هەبوو ئێمە برادەر بووین مەسەلەن کوڕەکانیان خوشک و ئەوانیان ئەوانی لێک نێزیک بووین نەک گەورەکان ناوەی کە برێن منداڵ بووین باڵغ نەبوو بووین جۆلانە و داردەلامە دوو یاری کوردەواری بوون جۆلانە دیارەچێ داردەلامەش وەکو جۆلانەیە بەس گوریسەک دێتە خوارێدارەکی لە ناوە دوو نەفەر لەو سەر و لەو سەرین پێیانەرێن سەرچەقی ئەوەی لە ناوەڕاستیشە پێرێن ناوەنجی ئەو ئەوها لێ داوە و ئەڕۆویشت و گەمەکی زۆر زۆر خۆش بوو جار هەبوو ئەوەندە سەری عکرا یەکەک سەریە سوڕیان یاگە بەغیرەت نەبە ئەوەندە برن دەکرا ئەوها هەندی لە دارێکی گەورە دەبووە دارەکەش ئەولا ئەولای بۆش بی خۆ هیچ بەر نەبیەوە ناوەڵا بەر نەبووی لە ناوەند دێبام توندم خۆ ئەگە لە سەرچەقیش بام دەبوا زۆر جوانە سەرچەقی لێدابا بچەقان دەیان گۆ سەرچەقی بچەقینە ئەوها هەندی ئەتوانم برێم چەند مەترێت برن دەکرد و داتی خارە و جا بۆ زیڕ و هۆڕ و جۆلانە و جاریش بوو مەسەلەنەوەی کە لەمە گەورەتر بوون چیژەکانەوەی برێن چیژ و کار بوون لە گوندی ئەوانش لە خۆبەتەنێ ئەیان کرد مەسەلەن دەگە کوڕانیان ناکرد بەس تێکەراو نەبوون بەس ئەوەی کچکە باین مەسەلەن خوشک و برایان گچکە باینوانە پێکەوان کرد زەمان پێمان خۆشە زیاتر لە خزمەتاوی وەڵاهی زۆرن قسەکردن شتێکیش خۆی باشەونیا خۆم دکتۆریان وەڵاهی ئەگە بە قسەم بکەی بۆخوا ئەو شەربەتەی بخۆوە شەربەتی هەناریە خۆماریە ئەمن ئەو شتانە ناخۆ بەس دانراینە لەبە جێژنێگەن ئەوانە ناخۆم سەرەزاتی خۆ معتیادە چی هەنیان زۆر برادری لەگەری بەخوای سەرەزاتی زۆرە خۆم شەربەتی هەناریشە خۆم هەنا شەربەتی هەناری زۆر خۆمەوە خۆمانیە دکتۆر تو بە حکمیەوەی پزیشی بابم پسپۆڕەکەش لە ددان هەیە دکتۆری ددانی بەڵێ خواردنەوە گازیەکان خراپە لە جێژنە ئەرێ وەڵڵا بە هیچ نەوعکی لە گەدانیمە هەر لۆ تەندروستیش خراپە بەس ئەوە لەبەر جێژنێ لە سێرە دانراین لەبەرەوەی جار هێمەوان و شت دێدەبی شتەکەت هەبی ئەوانش خۆمانینە دروستکراینە کاکە ئەو کلیچانە خۆمانەیە ینی نەتان کڕێ ئەوە دوونێ دروستکرای برام هەرمی لێ هەرستی ئارێ وەڵڵا کاک دکتۆر جا پێمان خۆشە چ شەعر بێت چ پەخشان بێ بەڵام خۆت نووسی بێت بە خۆم نووسی بێ ئەی خۆت بێ لەسەر جێژنێ قوربانێ بێ شتێکم هەبوو لەسەر جێژنە نووسی بوو وەختی خۆی جەژنی قوربان واتە قوربانیدان بە ماڵ و گیان بۆ خواژیان بۆ خزمەتی چەساوە و بێنەوایان ئەگەر باوچین با ئیبراهیم ئاسا شۆڕژێ ڕوبرشچێن بین ئەگەر دایچین با هاجرە ئاسا پەروەردەکاری نەوەی ئازابین گەر قەرارە ئیسماعیل بین با چاو نەترس و بوێر بین بەچکە شێر بین بۆ دین و ژین خاک و خەڵک نەوە و نیشتیمان پڕ خێر و بێر بین ئەمەش ئەو ڕۆژەمان جەژنە کە زۆر مستەم نەمینێ زۆر مستەم نەمینێ ئەرە وەڵڵاهی ئەو ڕۆژە جەژنە دکتۆر زۆر باسی قوربانیمان کرد دەبا بپرسم خۆت قوربانی دەکەی خوای گەورە قبوڵی کات ئینشاءڵڵا برێن لەوەتی 2000 چەند بوو ئەگەر باش بە فکرم بێتەوە تقریبەن برێن لە 2000 وابزانەوە بوو یان دەبوو دەستم پێ کردێ وعدەکەم دایە بەخوای گەورە و کە هەموو ساڵێ بیکەم ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەیکەم لەسەر جەژنی باسی قوربانیت کرد بام شتێکی خۆش لێ بجێڕمەوە لە لایمە هەیە لەکنەمە زۆر جار بە جێژنی قوربانێرێن جێژنی ئیسماعیل پێغەمبەری لەبەرچێ وەڵڵا یعنی جێژنی ئیسماعیل پێغەمبەری لەبەر ئەوەی ئەو لە قوربانی ڕزگاری بوو لە کوشتنەوەی و ئیدی کە بولۆمە بوو عادەتەک و ئەمە قوربان هۆزە زۆر جارێن جێژنی ئیسماعیل پێغەمبەری بەڵێ بەڵێ ئەو ینی لە ئیسماعیل پێغەمبەر لە ئیسماعیل پێغەمبەریەوە هاتووانە زۆر کاک دکتۆر بابزانم ئێستا
بە تایبەتی لە جەژندا نەڵێ جگەل لەوانەی کە خزمن و دۆستی خۆتن چێ زۆر هەموو جێژنان دەچێ لای چ کەسێکی خۆشەویستت بێ تەنها لە جەژندا زۆر بچێ لای سەردانی بەخوای زۆرن خزم و کەسە جار هەیە جیرانە جار هەیە مەسەلەن کەسەکە فەزلی لەسەرەت و هەبۆزە پیاوە یان ئافرەتە مەسەلەن لە مەرحەلەی ژیانت ینی زۆر جاریشێ بحکمی ئەوەی برین ئەمە هەر جێژنان لە کمارێ باوینە مەسەلەن خەرک زیاتر دێتەکنەوی ئەوجا زۆر کەسێ لەوێ ئەیبینم ئەو کەسانەی کە مەسەلەن لە مێشە سەردانم نەکردێنە بەخوای لێرە داوای لێبوردن و لێ ئەەکەم ینی لەبەر مەشغوڵ یەگەنا لەبەر هیچ شتێکی دیکە یەگەنا بەخوای پێم خۆشە جێژنان بچمە ماری هەر هەموو دۆست و ناسیۆر و خزم و کەسەچی بەس خزمی خۆت دەچێکنیایی با بڵێن سەرکردایەتیش نانە خزمی ئی خێزانیشم ئەدیکو خۆ پیاو بەچوە جوانە بە ژنێوە جوانەوە نیە ژنە من هەمزارێم ژن خوای گەورە ئەگەر ژنێکی ساڵح داتێ زۆر مهمە ژن یان ژیانە یا ئەچی پێوەیە ژن یان ژیانە یان دوور لە هەمووان ژانە ئەوجا ئینسان دەبی باش هەربژێری ژیانەکەی هەربژێری ژانەکەی هەڵنەبژێری دڵیامی تو ئینشاڵڵا هەر ژیانە من ژیانە وەڵڵا ینی لە خوای بە زیادبی پار پشتێکی باشمە ئەگەر ئەو نەبی زۆر شت هەیە مەسەلەن ئەمن ئەو علاقە کۆمەڵایەتی و ئەو شتانە و ئەو زیاتر ئاگای لە ماڵێ و لە منداڵان و لە زۆر شتی وانە ینی ئەمن کوبرەی سافی و عافیم لێ وەرگرتیا لە پاشی مەسەلەن ئەو بوویتە هاوسەرم برێن پێشتریشەوە هیچ داک و باب فەزلیان دەکە هیچ قیاس ناکرێ خوشک و براشەر ئەو هەبەزرێن لە پاشی هاوسەرگیری وانە ئەو پاڵ پشتێکی باشمە دکتۆر هەر بە کورتی لە بۆ خوشکەکانی خۆت چۆنی لۆ خوشکەکانی خۆم ئەمن لەبەرەوەی داکم نەمەیە وعدم پێداینە بابم مایە لە ژیان بە سلۆیان برا گەورە بم باب بم داچیش بم لەگەڵ خواردنی بەیانی جەژنە هەر قەیسەکەی دەگەرە ئینگۆش قەیسی دەگەدا بەس دەبی مەرەگەی فاسۆلیشتین لەبەرێ من چیژەکەم هەیە فاسۆلیای نەبی ئەوی ناخۆ دەبی فاسۆلیشی دەبی فاسۆلی شێر تێدابی و وەچی قەدەمی شەمە نانی کوردەواری هەر لێ ئەنێین و برنج و گۆشت و ئەو شتانە هەیە و لە مارێ باوی نانی خۆین و پێم خۆشە کە خەڵک ئێستا ئەحتیمام پێ بدا ڕۆژی جێژنەیە ئەدیلۆلۆ بۆنەی دیکە کە هیچ مناسب علاقیان بەمەدانە پێویست ناکە ناویان بینین گەڵیان کەی هیچ علاقیان بەمەدانی نە بە کللتور نە بە دین و نە بە عورف و عادەتی ما کابرا شەوێ نانوی یان لە چێشتێ زوو مەلا بانگدانی ئەچی جێگری لە دەرەی شاری هەتا جێ هەبی لۆ جێژنانش لە دەرکێ دێ بەفاین لێ علاگە دێتە دەرێ کەنجینەوە ئەوێ کەنجینەوە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب يعني كنجي لێ دەبێ شانازی بۆ دوو جێژنانەوە بکەین دەبی وەچی گلێنەی چاومان بیان پارێزین ئەو شتە جوانانەی کە هەیە هاتوچۆ و دەست لە ملان و گەردەن ئازایی و دوعا لە یەکدیکردن و ئاگات لە ئیخبار و سحەتی ئێکدیبی و یعنی ئەمەش خەریکەوەچی ئەو وڵاتە بەناو پێشکەوتوانەمان لێدە کەس ئاگای لە کەس نەمینێ ئەوە دنیای تێکدای برا ئەوە دنیای تێکدای لایانی باشیا هەیە بەس هەمووی ئەو هەسەری دەناو مۆبایلینەیە زۆر باش هیچی نێشتیتەوە دکتۆر جان ماشەڵڵا قسە زۆر خۆشە چاوی من دنیا پرسیاری دیکەم هەیە بەڵام لەبەر ماوەی کاتەکە من داوای لێبوردن دەکەم وەڵڵا لەوانەیە ئەمنیش زۆر ئەش لەبیر کردم بەس بە لۆ پاشی 15-20 ساری دیوەگە عمردای ونیا ناکاتەجی دیکە هەنجینێ قەدیمتری شەبین و سەلامەتکە یا ڕەبی خی گەورە هەمیشە تەمەنت پرخێر و بەرەکەت بکە ماڵتان هەمیشە ئاوادان بێ ماڵتان هەمیشە ڕووناک بێ ئینشاءڵڵا هەردەم لە خۆشی و شادیا بن لە جەژنا بن زۆر دڵم پێخۆشە کە دەبینم بەڕاستی لە نێو کۆمەلگای ئێمە خەڵکانیشی زۆر باشن ئێستاش دەستیان گرتووە بە دابوو نەریتە جوانەکانی کۆمەلگای کوردی کە ئەوە جێگای شانازی ئەمێ و وەش جێگای شانازیشە ئینشاءڵڵا کە جەنابەت بەو شێوازەی جا پێم خۆش ئەگەر لە کۆتاییدا شتێکت ما بێ و ئیتر ئێمە ماڵاوی تەنها جەژنە پیرۆزەم مایە دووبارە وەکو لە سەرەتاش کردم داوای گردن ئازایی لە هەموو کەسەکەم کە ڕۆژێک لە ڕۆژان دڵم هێشان دبن و یان بە قسەکیان بە هەر شتێک بی یان تەلەبەکانە مڕۆکەک لە قاعی مراقبە ئێستا وەختی ئیمتیحانانە توندم یعنی لەوانەیە تەلەبە بڕۆکەک خۆشیان نەوێ لە وەختی مراقبەی زۆر توندم داوای گردن ئازاییان لێ ئەەکەم داوای گردن ئازایی لە هەر هەموو کەسەکەم لێرەشەوە گردنی هەموو کەسەکی ئازابیت دەستت خۆش بی بەڵام یەک شایەدیش تەڵەبە هەیە بووە پێشەوەی بێمە بەرنامەکە جەنابەتی خۆشویستیە و بە تامەزرەوەیەوە چاوەڕێی ئەو دیدارەیە یعنی چوینە لەولاشتان پرسیوان بەخێرێن ئاوادان و سەلامەت یا ڕەبی خوا سەلامەتەکە بیسەران و بینەرانی عەزیز و خۆشەویست کە لە ماوەی ڕابردوو لەگەڵمان نابوون
یاخوا ئێوەش هەمیشە لە جەژن و خۆشی و شادیدا بن، هەمیشە ماڵتان ئاوەدان بێ، هەمیشە ئاوا پەیوەندەکانتان گەرم و گوڕ بێت، خوا چەند خۆشاوە لە ماڵ و هەموو دانیشتون بەیەکەوە ماڵتان ئاوەدان بێ، یاخوا پەیوەندەکانتان هەمیشە بەهێز بێ. جەژن بۆ ئەوەیە ئێوە لە ماڵەوە دانەنیشن، ئێوە دەبێت لە جەژنا بگەڕێن، سەردانی بکەن، گەردن ئازادیش ئەوە لە بیر مەکەن. جا پێم خۆشە ینی هەمومان گەردنی یەکتری ئازا بکەین، ئەوەی دڵی لە من شکایە، ئەوەی دڵی لە من شتێکی هەبووە، بۆ نمونە دنیا بەشەرە، منیش داوای گەردن ئازادیتان لێ دەکەم، یاخوا ماڵتان هەر ئاوەدان بێ و گەردنی هەموو لایەک ئازا بێ. خواتان لەگەڵ.